خۆشەویستانی پرۆگرامی دکتۆر ئۆن ئێر سڵاوتان لێبێ و کاتتان باش بێت بە هیوای لەش ساغی و تەندروست باشی بۆ هەموو لایەکتان خۆشەویستان ئێوارەیەش وەکو سەرجەمەوارەکانی تر بە دیدارتان شاد بووینەوە لەم پرۆگرامە ڕێنمایی ئامێزەی کە تەنها دەیەوێت بۆ بەرچاوڕوونی ئێوە بۆ ئەوەی لەو ترس و دڵڕاوکی کە لەلای هەموو تاکێکی کوردی ئێستا لە هەرێمی کوردستان بەتایبەت لە دوای بڵاوبوونەوەی ئەنفلۆنزای کۆرۆناوە کە خەڵکانێکی زۆر نیگەرانن ڕاران لەوەی کە چۆن خۆیان بپارێزن. هەمیشە پزیشکان دەڵێن خۆپاراستن و ڕێگاکانی خۆپاراستن باشترین چارەسەرە، واتە پەتایەکە ئەکرێت تۆ لە ڕێگەی پاکوخاوێنی خۆتەوە خۆت و خانەوادەکەت و چواردەورت بپارێزیت. ئەم پرۆگرامی لە کورسات نیوز کە بۆ ئێوە ئامادە کراوە پرۆگرامێکە سەبارەت بەوەی کە تۆ ئەگەر پرسیارێکت لەلا دروست بوو، ئەگەر نیگەرانی، ئەگەر ڕاڕای پێویست ناکە لە ماڵەوە بچیتە دەرەوە یان نیگەران بیت، ئەوەی کە ئێمە مەبەسمانە تۆ دەتوانانی ڕاستەوخۆ لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشە دەردەکەوێت پەیوەندی بە ئێرەوە بکەی. پرۆگرامەکەش هەر ناوەکەی ڕوون دەکەمەوە دکتۆر ئۆن ئێر، واتە پزیشک لە پەخشدا، پزیشک دەهێنین ئەستۆدیۆوە قسە و باسی لەسەر دەکەین، ئەو پرسیارانەی مێشکی ئێوە لە پزیشکەکە دەکەین، ڕێنمایەکان بۆ ئێوە دەخاتە ڕوو، هیوادارین بە وردی سەرنج بدەن. هەر پرسیارێک، هەر نیگەرانیەک، هەر بابەتێک لە لای تۆ دروست بووە دەتوانین لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانەوە پەیوەندیمان پێ بکەیت. لە ڕێگەی سوشال میدیاشەوە دیارە بێگومان لە پیجی کورسات نیوزەوە ئەم پرۆگرامە بە شێوازی لایف پەخش دەکرێت، دەتوانن لە خوار لایڤەکەوە هەر پرسیارێکتان هەیە لەوێ بە کۆمنت بینوسن، بە پێی کادێمە ئاراستەی میوانەکەمانی دەکەین کە ئەمڕۆ زۆر بەڕێز دکتۆر کامران قەرەداغی پزیشکی ڕاوێژکاری نەخۆشەکانی سنگمان لەگەڵدا دەبێت بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانیەوە. دکتۆر گیان سڵاو لێبێم کاتت باش. زۆر سپاس، سڵاو بە خۆشتان ڕێزمانێ. دکتۆر، دوایین پەرەسەندنەکانی کۆرۆنا چی ئێستا لە جیهانەوەی کە خەڵکێکی زۆر بەخۆی و عەوداڵ کردووە دێ بە دوایە بگەڕێ زانیاری لەبارەوە هەبێت، دوایین پەرەسەندنەکان چی؟ بەڵێ زۆر سپاس. لەبەرەوەی ئەمەوێت لە کاتی قسەکردنا کۆمەڵێ زانیاری بەم تۆزێگە گەڕێمەوە دواوە بۆ زانیاریەکان بۆ ئەوەی هیوارم هەم ئەو بەڕێزانە هاوڕێکانم لەگەڵما بێن و هەروەها بۆ چوونی عقلی ڤایرۆسی، ئەوەی کە عقلێکە بێت دروست بێ بەرامبەر ئەم کۆرۆنا ڤایرۆسە، ئەم عقڵە بێ لە حرەکا بێ لە سەرەتاوە هەتاکو کۆتایی، یعنی عقلی کوردی بەرامبەر ئەم کۆرۆنا ڤایرۆسە نابێت لە مانگی یەک یا مانگی دوا بوەستی، ئەبێ بێک و هەمومان بڕۆینە پێشەوە. عقڵێکی ڤایرۆسی یان ڤایرۆسی؟ عقلێکی ڤایرۆسی، یعنی عقلێ تێگەیشتن لەم ڤایرۆسە. بۆ نمونە ئەمێ بڵێم، چونکە من مەجموعەیە ژمارە ڕەقەمەڵێم، ئەبێ بزان ئەم شاری ئوهانە چی بۆ خۆی. هەنێک کەس وا تێگەیشتن شارێکە وەکو سلێمانیە، هەولێریا، چەمچەماڵیا، ڕانیا، قەڵاتزێ، یەکێکە لە هەرە شارە گرنگەکانی سین، ژمارەی دانیشتوانی لە 11 تا 12 ملیۆنە، گەورەترین سێنتەری بەحوسی عیلمیە، 350 سێنتەری لێکۆڵینەوەی تایە لەسەر مستەوای هەموو سین. جامیعەی ئوهان یونیڤرسیتی، جامیعەی ئەوێ سێهەمە لە ڕەنکە، یەک دوو سێ جامیعەکەی ئەوە نزیکەی 1600 بەس مەعهەدی عیلم و تەکنۆلۆژیای تایە. یونیسکۆ لە 2007 بە شاری کریەتیڤ، یعنی شاری داهێنەردا ناویناوە، گەورەترین سێنتەری کە پێوتێت دۆمستیک ترانسمیشن، یعنی لە ناو داخلی سینە گەورەترین شارە بۆ حرەکە، گەورەترین ئەو بازاڕی کە تەیر و چۆلەکە و مار و مشک و ئەمانیتیایە، ئەو بازاڕە سەیرەیە لەم شارەکە ئەگەر هەچ کەسێ بچێتەوە شارە نەچێتەوە ئەو شوێنە وەکو ئوهانی نەبینی بێ. لەبەر ئەوە بۆ خەڵک تێبگا ئەم شارە زۆر زۆر شارێکی گەورەیە. ڤایرۆسەکە کە لەم شارە بڵاوە بێتەوە پێشووتر لە 2013 تەوقعێکیان هەبووە، کاتی خۆی کە سارس هات لە کاتی لە 2012 تەوقع بەحسێکی تر لە 2015 دەرچوو، لە 2005 و 2006 دوو لێکۆڵینەوەی لەسەر ئەم ڤایرۆسە دەرچووە، ڕایان وا بووە کە ئەم ڤایرۆسە لە بەجۆرێکی تر، یعنی تەوقعیان کردووە 5 ساڵ لەمەوە پێ 7 ساڵ تەوقعیان کردو ئەم ڤایرۆسە لەم ناوچەیە بە شێوەیەکی تریەت. کاتێککە نەخۆشیەکە هاتە ئەم شوێنەوە لە کۆتایی 2019 ڕاشتەگرم، ینی پێشبینی بۆ کراو بۆ ئەم ڤایرۆسە ئەیان زانی. بەڵێ دوو ئارتیکلیان هەیە خۆیان سینیەکە. من ئەم فترەیە نزیکەی 50 ئارتیکل لەسەر خۆی بۆ دواوە سیرم کردووە بە مولەخەسی. لە دوو ئارتیکلێکە دوو پرۆفیسۆریان تەوقعیان کردووە سارس کۆڤید کۆرۆنا ڤایرۆسی یەک بە شێوەیەکی دریێتەوە دەرەوە. بەڵام نەیانەزانی چێ ئەم کاتی کە لە کۆتایی 2019 ئەو کۆمەڵە نەخۆشیان کە داغڵ کرد نەیانەزانی چێ، بەس ئەیان زانی شتێ لە گۆڕە. یعنی بۆ نمونە
حوتی یەک ڤایرۆسەکان تەشخیص کرد ئیمڕۆ چەندی مانگە ئەمڕۆ حوتی سێ کەواتە ئەم ڤایرۆسە عمری ئەم ڤایرۆسە ئیسە 2 مانگە لەبەرەوەی کە دۆزیانەوە ناویانە نۆڤڵ یعنی تازە ئێمە ئێستا لەگەڵ ڤایرۆسێکی تازە تەعاملەکەین کە لە گروپی پێوتێ بێتە کۆرۆنا ڤایرۆس لەو گروپایە بەڵام ئەمە تازەیە و تەمەنیشی تەنها 2 مانگە لەبەرەوە ئێمە کۆمەڵێ شت هەیە کە هێشتا نایزانین من ئەمێ ئەو بڵێن لەم بەرنامەیە عفوکە لەم بەرنامەیە من ئەمێ وەڵام بە کۆمەڵی پرسیاری گلۆباڵی جیهانی بەمەوە باش منیش پێم خۆش هەر بیدایەتی ئێمە ئەمانەوە بۆی خەڵکیش نەترسێ ژماری بە بڵین خەڵکیش وەرەگرین پەیوەندیەکانمان و لەگەڵەوە شاگفتوگۆکەمان بەرداوام پێدەی مامۆستا عەلی پێما بێت لە شاری سلێمانی و لەگەڵمانە مامۆستاگیانم کاتت باش فەرموو پرسیارەکەت بکە دکتۆر جان سڵاوی خواتان لێبێت سڵاو لە تۆش بەخێرەتین کاک دکتۆرەکەم بەنای ئەویشەوە سوپاس فەرموو پرسیارەکەت کە مامۆستا بەڕێزم بەنسبەت ئەوەی کەوا ئەمڕۆ لە ناو خەڵکە زۆر باو بوو کە ترس و دڵە ڕاوکێکی زۆریان قسۆتە ناو خەڵکەوانێ کە گوایە زۆر مەترسیدارە و زۆر لەوە زیاترە و ئەمان ئەیشارنەوانێ بە دکتۆرە بەڕێزەکان و بەشی تەندروستی سلەیمانی ئایا شیوا هەیە لە گۆڕێیان نا و ئەگەر هەیە پێمان بڵێن واگەر نیشا با ئەو خەڵکە بۆ شێوەیە نترسێ من خۆم نەخۆشی درێژخایانم هەیە بەڵام زۆر ئاگاداری خۆمەکەم بەڵام هەچی کە دکتۆر کامران دەبینم لەسەر هێڵ بەڕاستی من زۆر دڵخۆشە بوو بۆ ئەو نەخۆشیشم بەخاڵە نایەت و ئیشەڵا خوای گەورە ئێوە توی ئێمەش بارێزێ لە بەڵاو مصیبەتی ئەم ڤایرۆسە زۆر سپاس بۆ پرسیارەکەت بڵێ دکتۆر مامۆستا عەلی پرسیاری ئەوەی کرد دەڵێ خەڵک نیگەرانە ڕاڕایە دوو دڵە پزیشکەکان زانیاریەکانە شارنەوە وەڵامی ئێوە وەکو پزیشک بۆم مامۆستا عەلی کە خۆی پێما بێت دەڵێ نەخۆشی درێژخایانیشم هەیە ئەبێ ئێمە وەکو دکتۆر هیچ ناشارینەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە چەند دکتۆر ئەتوانێ بە شێوەیەکی زانستی زانیاری بگەینێ بە هاوڵاتی ئێستا ئێمە لە سۆشیال میدیا بە فەیسبوک و بە هەموو شتێک و ئێمە لە ئێستا حالیان ئێمە لە مشکیلەیەین یعنی من ئێستا کۆمەڵی پرسیاری گلۆباڵ هەیە کە خەڵک پێوی ئاهینە ئایا ئەم نەخۆشیە شێوەکەی چۆنە یعنی پرسیارەکە لێوێ ئێمە هیچ ناشارینەوە ئێمە وەکو دکتۆر هیچ ناشارینەوە چونکە شاردنەوەی نەخۆشی بەدەست ئێمە نییە چونکە شاردنەوەی نەخۆشی ئەگەر بێت ئەبێت دەسەڵاتێکی گەورە لەسەر و ئێمەوە بێت من تا ئێستا لە کوردستانە ئەمە نابینم لەبەرەوە من داوای لێکەم دکتۆر شاردنەوەی چ قازانجێکی بە ئێماگە کە کۆمەڵگایەکین نابێت لە ڕووی تەندروستی و پێویستمان بەوەیە کە هەتا هۆشیاری زیابێت بۆ نام پرۆگرامی ئێمە مەبەست لێوەیە کە پزیشکان مهێنا وەکو بەڕێستان بە سوپاسەوە بۆی زۆرترین زانیاریەکان بە وڵاتیان بخەنە بەڵێ ئێمە ئەو من دڵنیام لەوەی کە ئێمە لە قۆناغێکان ئێستا لە قۆناغی ئەوانین شت بشارینەوە چونکە یەگەریەوە سێری هەموو ئەو شتانە بکەین کە ئەحسایە لەسەرکرێ خۆ نەنووساوە لە WHO لە یا لە ئینەکە نەنووساوە کوردستان نووساوە عێراق یعنی شاردنەوەی ئەوەی لە کوردستانە بیشاریتەوە ئێمە لە هەیبەتی حکوومەتی کوردستان و هەرێمی کوردستان کەم ناکەینەوە لەبەرەوە ئێمە هیچ ناشارینەوە بەڵام ئەوەی کە ئەمەوێ بیڵێم یەکێک لەو پرسیارە گرنگانی کە کرا لە کۆنگرێسی ئەمریکی لێپرساوی نەخۆشیە درمەکانیان کۆ کرد بۆ کۆنگرێس پرسیاریان لێ کرد یەکی لەو پرسیاران لیانە کرد هەموو کەس دەتوانێت کە قەناتی جزیرە نەقلی کرد ئەڵێ ئایا جیاوازی ئەم لەگەڵ جیاوازی کۆرۆنا لەگەڵ ئەنفلۆنزا و هەڵامەتا چییە؟ ئەو وەڵامەکەی ئاوایە بەداخەوە من لەم یەک دوو ڕۆژاش سایت توشتە بینم ئەچن کۆرۆنا و هەڵامەت لە یەک جیاکەن و ئەوە دای پرسیارمان لەسەر زۆر بەس ئەمەوێ بزانم ئەمێ خەڵک تێ بگا کە هیوارم ئەو پرسیارانەی کە زۆر قورسە بۆیان یا زۆر سادەیە بۆیان چکە پرسیارەکانی ئەوان سادەش بێ هەر بۆیان قورسە لەبەرەوە پرسیارەکەن من بەو برادرە ئەڵێم بەو کە وەکو دکتۆر من نبینم شتێک شارابێتەوە باش هەگات هەر پرسیارێکیان لە گەڵاڵە بۆ توانن بیکەن ئێستا کاکسامانمان لەگەڵە لە باینجانەوە کاکسامان سڵاو لێ بێم کاتت باش فەرموو پرسیارەکەت کە کاکسامان هەموو کاتێکە باش فەرموو هەموو کاتێکە باش جۆمانێتە کاکسامان فەرموو ئەم کاتەوە باش هەموو کاتێکە باش برای باوکم کاک سامان یەک تۆز دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکە بۆی جۆمان لە یەکتر بێت ئێمە جۆمان لێتە پرسیارەکەت کە فەرموو داواکەمی سپاس دەکەم دەستخۆشی و بەرنامەیەتان لێکەم زۆر سپاس فەرموو تا چەندێ دەستخۆشی لە دکتۆرەکەم بە خێراتنیەکەم یو میوانە بە ڕێزانەی لە دەورتان و بینەرانیش
ئەم برادرانەی کەوا لە وڵاتەکانن کە ئەگەڕێنەوە بۆ کوردستان بۆ ئێران ساسەنێ مەترسین کە بشرینی چاکیان بۆ بکرێ شەردەر ئێران نییە لە وڵاتەکانی کەوە لە حەز وڵاتێکەوە کە داخل ئەبێ زۆر بەمان هەیە بڵێن تەلەبەیە لە دەرەوەن لە ئێرانن ئەخوێنن بۆ دکتۆرا بۆ شەهادەی بەرز ئەخوێنن کە هاتوونەتەوە بەڕێ قاچاکە ئەو بۆ شەهادە ئەخوێنێ بۆ دکتۆرا ئەخوێنێ هەتاکەی یعنی خۆی ئەشارێتەوانێ و لە ناو هاوڵاتیانە دوای نەخۆشەکە بڵاو بێتەوە هیوادارم حکومەت لەگە کاتم بیت هیوادارم حکومەت یەک هەفتە ڕابگەێنێ هەر کەس هاتوو تۆ مجبوری سیارەش نەمێنێشی حاڵەکاتی زەروریات نەبێ کە ڕای دەیان ئەو ساکا بەشم پەنا بەخوا ئەم نەخۆشیە کۆتایی بێ و هیوادارم ئیشەڵا نەژمێنێ بە هیواین سپاس کاک سامانگیان دەستە خۆش بێت ئەچینە لای کاگاسۆ لە سلێمانی کاگاسۆ فەرموو دەستخۆشیشت لێگەڕن دەمانێت زۆرترین پەیوەندی وەربگرین وەڵامەکانی ئەوە دەست بخەین فەرموو ئەم کاتەوە باش کاگاری زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەم بەردامەی کە ئێستا پێشکەشیەکەن زۆر سپاس بە خێراتنی کاگی تۆ دەکەم وەڵام پرسیارێکم لە کاک دکتۆر کامەران هەیە ئێمە زۆر یەکەم جار کە ئەم پەتایە بڵا بۆ دکتۆر کامەران زۆر جەستی لەسەر ئەوە ئەکردەوە کە بە هیچ شێوەیەک ماستێک بەکار نهێنین کە ماستێک ڕێگر نییە بۆ ئەم پەتایە بەڵام من لە ئەم یەک دوو ڕۆژی پێشوە کاک دکتۆر کامەرانم لە تەلەڤیزیۆنێک لە کەناڵەکان بینی باسی ئەوەی کرد کە ئەوەی کە سواری پازە بێ و ئەوەی سایاک تەکسیە و ئەوەی تێکەڵاوی کە خەڵکە پێ مباشر ماسک بەکاربێن جامێ ئێستا بەڕاستی نازانین بەکاری بێنین یان بەکاری نێنین دەست خۆش تەڵعەت لە سلێمانی باو پەیوەندیش وەرگرین دکتۆر بۆی بەیەکەوە زۆر لەسەر هێڵنیان هێڵینەوە بەڵێ کاک تەڵعەت فەرموو شۆتان باش بە ناوی دکتۆرەکەم ئەمەوێ هەر بە کورتی بۆی لە کاتتان نەگرم بەڵێ فەرموو کاک تەڵعەت بەڵێ زۆر سپاس دکتۆر کامەران ڕێز و حەڵمەتم هەیە بۆی زۆربەی جا لە تەلەڤیزیۆن لە مقابلەکانە ئەیبینم من حەزم لەگەڵ دکتۆر کامەرانە و مەزموعی دکتۆرێکیشمان هەیە کە ئیختصاسیان لە بواری و لە بواری هەناویە هەیە ئەوانیش ناوبەناو داوەت بکرێن بۆ ئەوە زەخ لەسەر دکتۆر کامەران نەبێ و عەزیە بچێشێت ئەمە یەکەمیان دووەمیشیان پێم خۆش ڕاگەیاندنەکان بە عامەتەن زیاتر لەم کاتەیە دکتۆرە نەفسیەکان و دەروونناسەکان زیاتر بێن لەسەر تەلەڤیزیۆن بۆی کە ڕۆژداری بن بە خەڵک بۆی کە بە شێوەیە خەڵک دڵنیا بکەنەوە لەوەی کە خۆپاراستن زەرورە بەڵام لە هەمان کاتە خەڵکی نەتوەکەن نەیترسێنن چکە ئەگەر تۆ دیقەت بن چەند کەسێ بە مناڵەوە بەژنەوە لەم حاڵەتە زۆر ترساوە تێگەی بۆی سرە کێشمان بۆ دروست نەبێت لە مەسایلی نەفسی لە مەسایل دەرونیەوە پێم خۆش ڕاگەیاندنەکان زیاتر لەم پەرسەیە احتمال بکەنە سەر دکتۆری نەفسی و دەروونناسەکان دەستە خۆش بکات تەڵات سپاس بۆ پێشنیارەکەت هەرم پرۆگرامە دیارە بێگومان پزیشکی دەرونی وە کۆمەڵاتیشمان دەبێت قسە لەسەر ئەو بارە دەرونیە ژەکەین کە ئێستا لە کۆمەلگای کوردیا دروست بووە دکتۆر ئەگەڕێمە لای کاکسامان و کاکاسۆر دوکان پرسیاریان کرد کاکسامان هەڵێ ئەوانی کە گەڕێنەوە هەرچی کەسێک لە هەر وڵاتێکەوە ئەگەڕێتەوە ئەم ڤایرۆسەی تایە پێویستە ئەگەر لە ئەوروپاوە گەڕاوەوە لە دانیمارکەوە لە سویدەوە نەرویجەوە بەریتانیا و ئەمریکاوە ئێستا هەموو ئەم ڤایرۆسە بۆ بە ڤایرۆسێکی جیهانی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن تەعامل لەگەڵ کەسێکاکە کە لە ئێرانەوە گەڕاوەتەوە ئەبێت تەعامل لەگەڵ ئەمیشا وا بکات چونکە من ڕئیم وایە ئەوەشی کە لە عێراقەوە لە باقی پارچەکانی تری عێراقەوە بە هەمان شێوە تەعاملیان لەگەڵا بکە ئەو کاتە بۆ نمونە ئێمە ئەگەر ئێمە مەجموعێشمە ئەو کەسێک کە ئەگەڕێتەوە بزانێ شوێنەکە بات چونکە ناکرێت و هەموو کەسێ لە بەریتانیا بێتەوە یەک سوچێک لە شوێنێکا گرتوێتی ئەم بە حیاتی ئەو شوێنی نەدیوە تۆ بێ کەرەنتینێکی 14 ڕۆژ یعنی لەبەرەوە بەڵام زیاتر قسەی لەسەرەوە بکە خەڵکێکیش کە هاتوۆ خۆشی شاوەیە ئێستا نەخۆشخانی علی ناجیەیە کە بەڕێوەبراتی تەندروستیمانی ئەتوانێت کەسێک ئەم بەرنامەیە بینێ و هاتوۆتەوە بچێت بۆ نەخۆشخانە ئێمە ئەوەی مشکیلەمان لەگەڵ ئەوانەی ئێرانە هەیە ئێستا کە کۆمەڵێک هات بۆ ئێمە یەکەم جاریشمانە چەند جارێکی شوایتمان داوایان لێ ئەەکەین و ئەمە بەڕاستی ئەرچێکی نیشتیمانیە ئەرچێکی نەتەوەیە ئەرچێکی هەرچی شتێک خۆت بە ئەرچێزانی هەرچی شتێکە بە واجبێکی ئینسانی زانانی بیکەی من جارەکەی وتریشم چوونە ناو کەرەنتینەوە ئەوە تۆ پاراستنی خۆتۆ پاراستنی ماڵ و مناڵتە پاراستنی نیشتیمانەکەتە ئەوە کەرەنتینەکردنی ڤایرۆسە ئەوە تۆی ڤایرۆسەکە ئەخیتە ژوورێکەوە ناڵی بچێتە دەرەوە کە تۆ چیتە کەرەنتینەوە کەرەنتینە بەڕاستی شوێنی شانازیە لە ژروپێکی وە ئەوگە بچی داوا لەو خەڵکاناکەین ئێمە ئێستا چیە
لە کوردستانە چاوەڕێ ئەوەن کەیسا دروست بێت کە کەیسا دروست دەبێت تەنها یەکسەر چاوەمانەیە یا لە عێراقەوە هاتوو یا لە ئێرانەوە زۆربیان لە ئێرانەوەن ئەوانی کە لە دەرەوەی ئەوروپاوەن ئەبێ ئەوانیشتە بە تەفاسی قسەیان لەگەڵا بکرێ و ئەمانە بەڵام گرنگترین شت ئێمە خۆپاراستن و چارەسەرکردن هەر یەکشتە ئەویش ئەوەیە نەچیتە قەرەباڵغی ئەو ئێرانیانی کە هاتوونەتەوە ڕۆژانەیەنەوە بەداخەوە ئێستاچێ جۆرێ لە قاچاقچێتی دروست بۆ پێوتە قاچاقچێتی ڤایرۆس یعنی تۆ ئێستا کەسێک گەهێنی لە ئێرانەوە ئێمە نازان هەیەیانە بەس کە تۆ قاچاقچێتی پێەکەی قاچاقچێتی ئینسانەکە ناکەی تۆ ڤایرۆسەکەش بە قاچاقخێنی بۆ ئێمە لەبەرەوە بەڕێی من تاوانێکی زۆر گەورە ئەکا و پێویستە من داوا ئەەکەم پەرلەمانی کوردستان دەستوری تایبەتی و قانونێکی عقوبی زۆر گەورە بۆ ئەوانە دەرکا بکرێ بە قەرارێکی عقوبی یان یێبانە بێ سزای گەورە بێنن چونکە ئەمان دەستیان هەیە لە کوشتنی ئینسانی کووردە لەبەر ئەوە هیوارم ئەوانی کە قەزائین یاساین ئاوادانەنیشن ئەبێ بە زووترین کات یاسایە دەرکەن ئەمانە هەچ کەسێک کە گیرا بە قانونی بەشداری لە قەتڵە حکمیان بێ یعنی ئەمە زۆر بە یاسای هاتووە بەڵێ بەنسبەت ماسکەوە ئێستش ئەیڵێم ئەگەر بچمە شارێکەوە لە هەر شارێکە کە چوم من ئێستا بچم بۆ شاری دووەک لە شاری دووەک ڤایرۆسەکەی تیان نییە وە کەسی ڤایرۆسەکە لەی شوێنەکان نییە لەبەر ئەوە من ئەڵێم پێویست ناکە خەڵک ماسک بەکاربێنێ ئەگەر لە نەخۆشخانە تۆ شکل لەوە هەیە کە لە یەک کەیس لە ناو دووەکە بێ بەڵام قسەکەی من لە کاتێکا بۆ کە لە سلێمانیا ڤایرۆسی تیانە بۆ قسەکەی من لە کاتێکا بۆ کە لە شوێنێکی ترەوە کەشف نەبوو لە عادەیەکی دکتۆرا کەشف نەبوو لێرە بێ لە هەڵەبجە بێ لە هەولێر بێ کە هەست سەیرەکەی ئەچێتە عادێکی دکتۆرەوە مەترسیەکە دروست دەبێت کەواتە مەترسیەکەی ستانە خەڵکە من ئامۆژگاری هەموو ئەو کەسانەکەم کە نەچنە قەرەباڵغیەوە و دوو نەکەن بەسێ خەڵکی نەناسیا و چونکە من بۆیە دەستم پێکرد هیوارم ئەقلی ڤایرۆسیمان تێگەیشتن لە ڤایرۆسمان لە هەفتەیەکە بۆ هەفتەیە بگۆڕێ ئێستا چیە من بەپی پرسیارەکان ئێمە ئەوە دوای ئەوە من حەزەکەم شتێک بڵێم لەسەر ئەوەی کە ئەگەر ئێمە بین بانگەوازی هەموو دکتۆرێ بکەین وەکو ئەوی ئێستا هەیە من ئێستا ئەڕۆم دوای من دکتۆرێکی تریت یعنی ئەگەر بە تەفاسیل نەتوانێت لە ڕووی ئەوەی کە پێ ئەوتێ بڵاوبوونەوەی و سیفاتەکانی و چارەسەری و خۆپاراستنی و ئەگەر بە تەواوەتی لە ڤایرۆسەکە نەزانانی ئەگەر بە تەواوەتی نەزانانی ئەم ڤایرۆسە لە کوێی سیەکانە ئەوەستێت چۆن کاریگەر لە سیەکانەکە ئەو کاتە بەڕێی منەوە کاتکوشتنە تۆ بێ دکتۆرێکی هەناوی بانکی بینێتە ئێرە بڵێ بەخێر بێ لەبەرەوەی من هەستەکەم واجبێکم تا ئێستا بەجێ ناوە هیوارم ئەمە آخر مقابلەی تەلەڤیزۆنین بێ و کۆتایی بێ بەم شتە چونکە بەڕاستی وەکو برادەرەوتی دەستی خۆش بێ من زۆر دڵنیە تاچید ئەو کە تەلەفۆنی کرد ئەلەم کاتا دکتۆرە نەفسیەکان زۆر گرنگە یعنی بۆ نمونە ئەبێت یەک کەس نەبێت دوو کەس بێ سێ کەس بێ لە چ لایەنێکەوە یعنی نەفسیەکە لەکوایە من لە شوێنێک تر باسم کرد ئێستا حالیان ئەم پانیکە پەیوەندی بە ئێمە نییە پانیکی نێودەوڵەتیە من نمونەی ئەو دکتۆری ئیتالیا ئەێنەوە ئەڵێ ئێستا من لەگەڵ پانیکی خەڵکم لە هەنێ وڵات ماسک نەماوە بەڕائەکەن یعنی ئێستا پانیکەکە گلۆبالیزمە پانیکەکە بەس پەیوەندی بە ئێمە نییە کە پیشەی پزیشکیشن لە لایەکی تریشەوە لە ڕووی دەرونیشەوە بێگومان لە نەخۆش دەکۆڵنەوە کاتێک مێژووی بەڵام ئیشی ئێمە نییە باشە بەس من هەر پرسیارێکی پزیشکیەکەم یعنی ئێستا وای لاتەوە کەسانێکی زۆر لە ڕۆژێکا 15 جار دەستیشوە ئیوایە لە خەریکە پێستم لێ ئەەکەمەوە لەبەرەوەی کە ئەم خۆم بپارێزم ینی ڕەنگە لەو سەرچاوانەشەوە خەڵک بێوێ زانیاری وەربگرێت ئێوە وەکو پزیشکان ڕێنمایتان چێ دەبێ بەم شێوازە بە نیگەرانی و بە ڕاڕێی وەری بگرین یان نەخێر هەر ڕێگاکان دەتوانی سادەیە و چەند خاڵێکی سادە خۆپاراستنەکان چارەسەریشە لە هەمان کاتە باش خۆپاراستنەکان یەکەم لێوە دەست پێکەین قەرەباڵغی دروست ناکەین هەتا بۆت بکرێ بە تایبەتی مناڵ مێڵە بچێت دەرەوە بە تایبەتی ئەگەر ئیشێکی زەرور نەبێ بەڵام مانایوانە تۆ لەگەڵ ماڵ و مناڵی خۆتانە چیتە سیارەوە بڕۆیت لەگەڵ ماڵ و ماڵی خۆتا سیارە لێ خوڕە بچێ بۆ دەشت بەڵام 5 ماڵ بەیەک و کۆمە بنەوە تۆ ماڵ و مناڵی خۆتە ئەزانی شتێک هیچ تەماسێکی لەگەڵ خەڵکان نەبووە ئێم باسیەوە ناکەین هەروەش بە هیچ کەسێنە من بە هیچ کەسێنم لە سیارەکەی خۆتە ماسکە شتیوا لای ئەوە نابێت ئەوە شتیوان نییە بۆ نەمان و تۆ کەس هەر من ئەتەجەول و تۆ ئەمە بەمەستمەوەی قەڵەباڵغی دروست نەکرێ ئەمە یەکەم کە مهمترین شتە دووەم کە هاتیتە دەرەوە ئێستا ئێمە نازانین لە سلێمانیا چەند کەسمانەیە کە مادەم نازانین لە سلێمانیا چەند کەسمانەیە شوێنە قەرەباڵغەکان تۆ لی ناناسێ ئەو برادرە جوابی ئێمە پاسەکان بەڕێی من ئەمە ئیشی شارەوانی سلێمانیە ئەبێ بگەڕێ دەسڵی ینی ماسک تەوزیعکا بەسەریان یا کڕی بێتیان زۆر هەرزانە ماسکێک بە 500 دینارە دوانە کڕی بە 1000 یعنی سایقی پاسەکان سایقی تەکسیەکان ئەو کەسی سوارە بێت تەکسیەکە
کە تۆ سوارەبی نازانی سایقی کە چەند کەسی هەڵگرێ سایقی کە نازانێت چەند کەسی ترە من داوا لە سایق تەکسیەکانە کەس لە نەفەری لە کورسی پێشەوە دانەنیشێ سایق پاسەکان چونکە ئەوەی لە کورسی پێشەوە دانیشە 50 سانتیمەتر لە تۆ دوورە ئەوەی لە کورسی دو 1 متر لە تۆ دوورە آخر بەحەس ئێستا چێ ناوی ئەهێنم ئەڵێ ئەو ڤایرۆسە کە ئەمە قسەی هەموو باشترین و پرۆفیسۆری هەموو ئەوروپای لە جامیعەیەکی بەرلینە ئەڵێ ئێستا ئەو ڤایرۆسە لە ناو قورگا خۆی ئیعادە ئەکاتەوە لەبەر لە کاتی قسەکردنی شایەتە دەرەوە ئەمەیان بۆ من تازە بوو دوێنێ هەموو ئێستا قسەکەری ڕسمی هەموو ئەڵمانیایە دکتۆر ناوکەشی لامە کریستیان درۆستن ئێستا مەجموعەیە بە حوسی ئەوش باسەکەم کە چەند عەزیمان پیاوە ئەڵێ لە ناو قورگا خۆی دروست دەکاتەوە یعنی لە کاتی قسەکردنی ئێستا ئاگۆزێتەوە لەبەرەوە ئەبێ قەرەباڵغی هێڵین ئەبێ ماسک لەو شوێنانە لە دەمکەین ئەبێ بەڕای من ئەم دووسێ هەفتەیە کەیت ئەبێ زۆربەی شوێنەکان داخرێ ئەبێ زۆربەی چووکە داخستەوە باشترین چارەسەر لە ماڵەوە باسنی چارەسەر نەچی قەرەباڵغی دروست نەکەی دەست شۆردن ئێستا ئەو سایان و بە ئەلکولی ئەبێ لە سا نازام چی ئێستا سابوونی استفادەیە ئاوی گەرمیش لەتێن لە ینی دەستی خۆی نەسووتێنێ لەو کاتانی کە چێتە دەرەوە ئەمانە ئەو ئەگەر بڵە جێڵەکانی کڕی و ئەلکولەکەی تا 675 ئەوانە قوتی بچکۆلە نایلۆن پڕی کە دکتۆریانی زۆر کەس بەرمان کەوتووەڵە لە ماڵەکەی خۆش مامێشتان نەچوومەتە دەرەوە بەس لە ماڵەوە ئەو ڕێکارانە جێبەجێەکە ئەوە باشە با کاک محەممەد وەرگرین لە سلێمانیەوە کاک محەممەد سڵاو لێبێم کاتت باش فەرموو پرسیارەکەت سڵاو لە تۆ وڵی بەرەجانە سەر ئەو میوە و خواردنانی کە لە ئێرانەوەێت ئەمە ڕوونکردنێت مامە نەبزانی ئەوانە دەرەی هەیەیانە باش دەست خۆش کاک محەممەدیان سپاس بۆ پرسیارەکەت کاک عەبدوڵڵا لە خۆشناوەتیەوە کاک عەبدوڵڵا فەرموو سلام علیکم باشم عەلەیکە السلام بەخێر فەرموو دەستخۆشی لەکەم بەخێرات نیە و پیا و بەڕێز دەشەکەم برا گەورە ئەگەر زۆر کجار لە کەناڵەکان ئاگادارین هەندێک دکتۆری بەڕێز گەلک شابلۆ و ڤایرۆسی ناکەن هیچ نییە واوە باشاگەر هیچ نییە لە ماوەی 2 مانگان زیاتر لە 3000 کەسان پێمەردیە هەر ئەوەی کە ئێمە لێ دیاربی لە ڕاگەیانەکان گوێ لێ بووە لەوانە بگاتە 5 زیاتر بی هەندێک وڵات هەر باز نەکەن وە بە ماوەکی کورد لەو هەموو وڵاتانە براو بۆ ئەگەر ئێران ئەوەلی دەسەڵاتدارانی ئێران 180 نەگۆ هیچ نییە عنیش داوای یارمەتی لە وڵاتی دیاکەن ئەگەر هیچ نییە لۆ خەکەکە بەونەوەی مشاور بۆ وڵاتانە بەونەوەی مشاور بووینە زۆر سپاس کاک عەبدوڵڵا دژوار لە سلێمانیش با پەیوەندیەی وەرگرین کاک دژوار فەرموو ئەم کاتە باش کاگایی باشتر سپاس بەخێراتنی کاکتۆرەکەم زۆر سپاس فەرموو کاک دژوار پرسیارەکەم ئەوە بوو ئەو سایقتەنکەرانەی کە لە سنوورەکانەوەیە ئایا ئەوان بۆچی ینی بۆچی ڕێگان پێیان بێنە ئەم دیەوە بۆ مەگرەوانی فاوڵاتێکی ئاساین وکو و گەشتیارانە ڤایرۆزە گواستنەوە ئەگەر کەسی هەڵگری بێت بەڵێ دەست خۆش پرسیاری دووەمیشم ئەوانەی کە کەرەنتینە کراون لە مدەی 14 ڕۆژاڵن دەرئەکەوێ ئەگەرتیانە نەبوو ئەنێرێنەوە ماڵە بەڵام تازە بە تازە لە چین گەشتن بۆ ئەنجامی ڤایرۆسەکە لە 20 تاکو مانگێکە اینجا دەرەکەوێت جوابی وەفام باتەوە دەست خۆش سپاس بۆ پرسیارەکەت دکتۆر جان بەڵێ لە هاتنی و هاوردەکردنی میوە لە ئێرانەوە میوە ئۆکارێکە بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە چۆن مامەڵە لەگەڵ میوەیە بکەین خۆی جارێت لە با بڵین کەلوپەل و میوە و هەموو شتێک و ئێستا کۆمەڵێک بابەت لەسەرەوە دروست بووە گواستنەوەی لە میوە چۆنە جارێ پێشە شتێ میوەکە بە چ دەرەجەیەکی حرارەتە هاتووە ئایا کەسێکی ئەم دەرەجە حرارەتی گرت پێ ئەو میوەی کە تیا تێپەڕیوە 15 یان 16 یا 20 یا 25 یا 35 چونکە دەرەجەی حرار زۆر کاریگەریە ئەمە یەکێکە لە پرسیارە گڵۆباڵەکان جیهانیەکان تا ئێستا نەیانتوانی وەڵام بەم پرسیارە بنەوە بەڵام هەمومان لەسەر یەکش ڕێکەوتوین ئەم جسمی ئەگەر بڵین میوەکە من چوزانم چۆن هەڵگیراوە ئایا میوەکە لە تەختایە ئایا میوەکە لە قسنوقی ئاسنایە ئایا میوەکە لە فەردایە ئایا یعنی کەواتە ئەو برادری کە پرسیارەکە کە ئێستاکێ لە پێشنیاری ئەوە کرێ هەموو میوەیە کە هاتە ژوورۆ ئەبێ بپرشێنرێ بە مادەی معقەم بە چواردەورەکەی هەمووی لەبەر ئەوە من تەفاسیلی ئەوەی کە میوەکە چۆنێتە ئێرەوە نازانم بەڵام گرنگترین شت ئەوەیە ئەو میوەیە کێ تۆ سەرچاوەکەی کوێیە ئێستا سەرچاوەکەی ئێرانە دەی من جوابی و پرسیارە نایەمەوە ئیستاگەر خەڵک لە ئێران و شت بێنێ بۆ ئێرە من چۆن بتوانم من ئەڵێم بێ قەدەغە بکرێ واتە دەبێت ئەم میوەیە پێشڵاوبوونەوەی لێرە ئاخریانی من ناتوانم جواب بپرسێ بەڵام کەسێک کە بە قاچاغی هێنێ ئەیتر ئەمە جەریمەیە ئەمە جەریمە بەشداری مردنی ئینسانەکە بەس ئێستم پرسیارێکم لێ بکەی بڵێ وڵا ئەو ئەگەر ئەڵێم ئەبێنێت ئێرانی نابێ بێت ئەگەر هاتووە و هاوڵاتی کۆکو من کڕیوێتی لە ماڵەوە چۆن مامەڵە لەگەڵ پاک و خاوێنی میوەیە بکات آخر بە پرسیارەکەی منەوەی تۆ
پێش هەموو شتێ لە چۆن گەیشتوتە دەستی تۆ ئەو کاتە من بە لە باتی تۆ جارێ ئەی شۆمەوە بە مادەیەکی شۆمەوە کە تەعقیمی بێ ناڵێن بە ئەلکول بیشۆرەوە مادەیەک یای خەمە دەرەجەیەکی حرارەتی ئاوە گەرمەکەکەمەوەی خەمە ناوی با 5-6 دقە لە ئاوێکی گەرما بێ 25-30 دەرەجە مەجبوری تۆ بە تایید بیشۆرەوە بە تایید بیشۆرەوە بێلاوێکی گەرما داینێ بۆ نمونە چکەمانە هەمووی حتا ئێستا ئیسپات بۆ لێ دەست بە هەر سابوونەکەیشەوە بێبەر ئاوەکەی احتیمال ئاوەکە لەگەڵ خۆیان عەدەدی ڤایرۆسەکە کەمەکاتەوە ئەوان زۆر گرنگە باشە کاگەڵە دیارە هەر وەکو ڕایەکێ بۆڵە چۆن هیچ هەموو ژیان سەرقاڵە ئێستا ئێمە سەر ئەوە باشە فەرموو چونکە ئێمە ئێستا WHO پێرە لێپرساوی ڕێکخراوی تەندروستی گیان ئەڵێ مەترسیدارە ئەڵێ مەترسیدارە مەترسیەکە لە چیایە قسەکەی زۆر جوانە کاگابڵا بوو بە زۆر جوانە قسەکەی ئەمە مەترسیەکەی لەوایە بە خێراییەکی زۆر لە مودەی 2 مانگە تەبەن 2 مانگ نییە چونکە ئێمە یەگەڕێنەوە بۆ 16 لە دوای لە بینی 14 بۆ 13 بۆ 20 هەتاکو 13 مانگیش کە ئەو کریستیان درۆسلێت پرۆتۆکۆلی بەحسەکەی خۆی نووسی 13 مانگ نووسی 282 کەیسە بوو باشە کەواتە لە دوایی کە دەستی پێکرد لە سەرەتای مانگی 2 دەستکرا بە بڵاوبوونە زۆرەکە لە مودەی مانگێکە بۆی قسەکەی ئەو ئیسپاتکەم ئەمێ قسەکەی ئەو ئیسپاتکەم لە مودەی مانگێکە یا 6 هەفتە هەموو جیهانی گرتەوە زیاتر لە 80 وڵات تایەتی هیچ هەموو وڵاتەکان ڕۆژ بە ڕۆژیش عەدەدیان زیابێ کەواتە ئەمە مەترسیدارە مەترسیەکەی لەکوایە یەکەم لە بڵاوبوونەوە دووهەم ئیسپات بوو ئەمە یەک گروپ لە کۆمەلگا ئەکوژێ ئەم گروپە گروپێکی زینون لە کۆمەلگا ئەبێ پاراستیان ئەو گروپەیە کە لەسەر و 6 ساڵەوەن نەخۆشی درێژخایانیان هەیە ئەم گروپە زیاتر لەم گروپە ئیسپاتیش بوو حتا ئەم گروپە بخیتە ژێر جیهازی تەنەفوسی سەناعیەوە ئێستا ئیسپات بووە لەو گروپە کە ئەشیان خەیت وەزعیان هەر لە فەیسبوک ژەندێک پرسیار هاتوو بۆ منە تارا پرسیارەوەی کردڵە من فەرمانبەرم نەخۆشی دڵم هەیە پێویستەکە لە ماڵەوە بم داوام نەکەم لە بەرەوەی هەموو یاڵەن لە ماڵەوە باشترێکە بۆی من ئەی بەستمەوە بە شتێکی دیشەوە دکتۆریان ئێستا زۆرێک لە کارگە و دامەزراوە کارتی تایبەتەکان بۆنمە کۆمپانیا هەیە بە هەزاران کارمەندی هەیە هێشتا داوامی ڕانەگرتووە ئێمە لەم لاوە وەزارەت دەڵێ مزگەوتەکان ڕابگرن کۆبنەوەکان ڕابگرن پرسە ڕابگرن ئاهەنگ ڕابگرن چی پێویستەکات لەم دۆخەیە بکرێت ینی ئەوانیش ئەگەر قسەیەک تێبێ بۆ ئەوانیش بۆ ڕاگرتنی ئێمە یەک قسەمان هەبووە کۆبوونەوە قەرەباڵغی نەمێنێ لەم کاتە چونکە ناتوانانی بە خەڵک بڵێ هەتایە شتیوانیە حەزەکەم بۆ هەموو هاوڵاتیان شت بڵێم لەم لێکۆڵینەوەانە کە هەمووی ڤایرۆس کراوە لە مێژووی ئینسانیەتە هەتاکو ئێستاچێ هیچ ڤایرۆسە نەیتوانی بەردەوام بێ ئاوا بڕوات قەتعێکی تێکەوێ یعنی پێوتێ دابڕان لە گەشەی ڤایرۆسەکە لە شوێنێکا ڤایرۆسەکە وەستاوە ئەو پرسیارە ئەگەڕێن بۆ ئەو پرسیاری ئەو برادەرە کردیڵە کەرنتین کراون هاتوونەتە دەرەوە لە سین سێری کرد دوای مانگێ بەداخەوە 3-4 کەیس لە سین دوای ئەوەی کەرنتینیش کراوە نێگەتیڤ دەرچووناوە تۆ سێریکە دوای نەخۆشیەکان هەڵیان سەیریان کرد پۆزەتیڤە پرسیارەکە لێرەوە ئەمەیە پرسیارەکە کە ئێستا ئەبێ ئەمە من ناتوانم وەڵامی بەمەوە ئەم پرسیارە ئەبێ لێکۆڵینەوە گەورەکان وەڵامی باتەوە ئەبێ ئەمە ئەو چکەی مەوڵاتی لێکۆڵینەوە بەحوسنین ئەبێ ئەوان بۆمان بکەن ئێمە چاوەڕی ئەوانین کە بەحوسی گەورە بکەن ئینجایە چیەکە ئەڵێ ئێمە لە 100,000 کەس 20,000 گرتی لەو 20,000 گازە بەس تەنها 20 کەسیان هاتنەوە سیدمان یان پیوتێ ریئاکتیڤیشن ئایا ئەمە ریئاکتی یعنی جارێکی تر ئاکتیڤی کردوەوە یان ئەمە ئەم ڤایرۆسە قابلی ئەوەیە بمێنێتەوە لە لەشی ئینسانە پۆزەتیڤیش نەبێ ئێمە هەمانە ئێستا ئێمە ئێستا حالیان بەس هەڵگرە باڵێ ئێمە ئێستا حالیان هەمانە هەڵگرە لە فەحسی خوێنی بۆکی نێگەتیڤ دەرەچێت بەڵام ڤایرۆسەکە لە ئینسانەکە هەیە ئەوە وەڵامێکیش بە بۆ کەسانی ئەگەر لە وڵاتی ئێرانەوە هاتوونەتەوە یان لە شوێنێکن خۆیان کەرەنتینە نەکردووە بە قاچاق هاتوونەتەوە ئەویان هیچ نیشانەیەکی لە ئەویان مۆزوعێکی تر عفوکە ئێستێمە سەر ئەوە پێ ناچێت هەڵگر بێن ئەو نانە ئەوەی ئێستێمە سەر ئەو عفومکە ئەمە تا ئێستا ئیسپات نەبوو ئەم پرسیاری ئەو کاکەیە کە کردی کەرەنتینێتە دەرەوە 3-4 کەیس لە هین لە سینا دروست بووە بۆ پرسیارە بۆچی ئەم 3-4 کەسێ من ناتوانین وەڵامی بینەوە ئەو پرۆفیسۆرە عەزیمە کریستیان درۆستن لە 11 حوت یەک ڤایرۆسەکە تەشخیص کرا بەو PCR ئەم خۆی یەکێکە لە هەموو زیرەکترین پرۆفیسۆری زانستی ڤایرۆس لە هەموو ئەوروپا یەکسەر پرۆتۆکۆڵێکی دانا 25 دکتۆری ڤایرۆس ئەوانەی اختصاصن لە هەموو ئەوروپا پرۆتۆکۆڵەکەی کرد لەگەڵ هۆنگ کۆنگە 20 بڵاو بووە لە ڕۆژی 23 ئەزانی ئەڵێ چی کریستیان درۆستن ئەڵێ من تا ئەم دقیقەیە نازانم لە ئینسانەوە ئەجۆزێتەوە بۆ ئینسان بەڵام مەجموعەیە کەیسمان هەیە
ئەمەیە زانست ئەمەیە زانست کە لە خۆی لە قسە لە جیرفانی خۆی دەرینانی ئەگەر من 20 مانگ بموتە لە ئینسانە بۆ ئینسان ناجێتە ئێستا برادرە تەلەفۆنی بۆ کەمەی دکتۆر کامەران و توێتی 21 و توێتی ناجۆزرێتەوە بەی بۆ ئێستا ئەجۆزێتەوە کەواتە من داوا ئەەکەم ئەو خەڵکی کە لەگەڵمانایە عقلی ڤایرۆسی بجوڵێ یعنی هەفتەی یەکەم چیمان و تو هەفتەی دوو ئێستا وەرە لەگەڵمانە بە ئەڵێ ئەو نانە ئیمڕۆ لە خوانە ئێمە بە پێی زانست قسە ئەەکەین لەبەرەوە گەیشتونێت ئەم قۆناغی ئێستا باشە کاک دژوار وتی پێشتر وتیانە لە 20 پلەی سەدیام ڤایرۆسە نامێنێت بەڵام ئێستا زیادیان کردەوە بۆ مانگە بەڵام پێشەوەی وەڵام بیتەوە بە کاگاوەرە وەربگرم لە سلێمانیوە دواتر وەڵامەکەم بیتەوە دکتۆر کاگاوەرە سڵاو لەبێ فەرموو پرسیارەکەت بکە باشتر بۆ تۆش دکتۆرەکەین سپاس بەڵای پرسیارێکمانە لە بەڕێزم بەس بۆ شێوازی مامەڵەکەم لەگەڵ نەخۆشیەکە دەستان خۆش بێ و ئەم ڕۆکردنەوەیەوە بەڕاستی ینی زۆر هاندەرەوە بۆی کە ئەم نەخۆشیەکە کەمتر بێتەوە هەم باش خۆمان پارێزم بەڵام شتێکتر ئێستاوەی کە کاردۆ باسی کرد شێوازی گرتنی نەخۆشیەکە تا لە چین ئەوەی کە بڵاوەڵێ کەسێک کە توش بووە بەڵام دوایی چۆتە ماڵەوە چاک بۆتەوە پاش ماوەیەک سەری هەڵاوەتەوە ئایا ئەمە تا چەند ڕاست و تا سنێک ئایا قسەی فەیسبووکە یاخود ئەمە ڕاستە یان باسی ئەوەی کە بەڵێ بێگومان بەڵێ کاگاوەرەجان پرسیارێکی ترت نییە وەڵای پرسیارەکەت بۆیە ئەو شتانی کە لە ئێرانەوەیەت وەکو میوە و سەوزەوانە ئەوەی نەیکڕین یان شێوازی شنەوەکە وەکو باسی کردە بە ئاوی گەرموانە لەناوە چێ سپاس کاکاوەرە دەستە خۆش بێ بەڵێ دکتۆرجان ئەبێ میوە نێ ئەبێنێت و وەڵا بێنێت باش ئەبێنەیە کاکە گیان کە هاتووە من یعنی کە هاتووە ئەبێ اختصاسێکی زەراعی بێت باسی ئەوە بکە ئەوان چیان بەکارهێناوە بۆ پاکردنەوەی میوە تایتێکەکەی ئەیکەی میوەی پێشوێت و بەکتریای پێکوژێ پارەسایتی پێکوژێ لەوانێ بەس شتێک نییە بڵێ ڤایرۆسەکە وردە خۆی لە جەوێکە لە جەوی 25 بەڵام ئەمە تەڕە ئەم ڤایرۆسە لە شوێنی تەڕا زیاترەژی لە شوێنێکە شیایی بێ زیاترەژی بۆ نمونە ئەگەر لە شوێنێکی هەوایەکی وشکا بێ من لە کاتی قسەکردنا هاتۆتە دەرەوە ئەمە هاتوۆت ئەم هەواوشکۆ نزیکەی 10 سانتیمەترە خۆی ناگرێت لە 25 پلەی زیاترێ یاسی من جۆم لە مەجموعەیە ڤیدۆگر یعنی قسەی سیر ئەکەن ئەگەر وا بێ بە حیاتین ڤایرۆسە لە ناو ناچێت بە حیاتین ڤایرۆسە شتی وان نییە یعنی هیچ زانستێک نییە تا ئێستا بڵێ ئەم ڤایرۆسە هەتایە بەردەوام بێ و لە مانگی 7 لە کوردستان ئەمێنێ بڕوا ناکەم بە هیچ شێوەیە هیوارم قسەکەم ڕاست دەرچێت مانگی 7 تیژەبینی ئینشەڵڵا ئەوەی سەر وەزیری تەندروستی عێراق لەسەر شاشەکە نووسراوە بە ئێستا کە 8 حاڵەتی تری نوێی ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق تۆمار کراوە مەبەستمانە ئێوە نەترسن بەس وشیار بن لەسەر ئەم بابەتە لەبەرەوە پرۆگرامە ئێواران کە ژمێر 7 هەیە دەتوانن پرسیاری خۆتان لە پزیشکان بکەن کاک فازڵ لە سلێمانی وەرەگرین کاک فازڵ سڵاو لەبێت فەرموو پرسیارەکەت بکە سڵاو لە ئێوە یاخوا دەستان خۆش بێ من یەک ڕوونام هەیە بۆ بەڕێزتان فەرموو کامەرانی بەڕێز بۆ سەرجەم ئەو برادرانی کە باسی ئەم ڕێنماییانە ئەکەن کاتەکە ئەکەم ئێوە ڕێنمایی ئێن بە خەڵک خۆی پارێزێ بەڵام کەس باسی مەرجەکان ناکات کە ڕۆژانە تەنەها تیاری داخیەکە ئەم بەرەوە لەگەڵ کارمەندەکانە لەگەڵ حەماڵەکانە تێکەڵاو ئەبن برای بەڕێزم ئەم سیارانە ئەم شۆفێرانە کە لە ئێرانەوەیان یاخود شۆفێری خۆمان کە ئەچێتە ئەو بەر لەو بەر شۆکێکەڵاو ئەبێ لەگەڵ ئێرانیە ئەم بەر لەگەڵ کاک فازڵ زیاتر ڕەنگە پرسیارەکەەوە پەیوەندیدار بێ بە وەزارەتی ناوخۆ و بازگەکانەوە پرسیارە پزیشکی و تەندروستیەکان ئەگەر پرسیارێکی تەندروستی تێ لە دکتۆریکی بەڕاستی ئەمەش ئەوە پرسیارمانە ئاڕاستی ئەوانەیە نەبێ ئەوان بەدەداچون بۆم حاڵەتە بکەن بەڵێ بەڵام نێمەوەکو کارمەندەکان چۆن خۆمان بپارێزن کە بەریەکەوتنمان هەیە لەگەڵ ئێرانەیە بەڵێ دەست خۆش خۆمان بپارێزین زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ تۆ خاتو هێرۆش لە سلێمانی خاتو هێرۆ سڵاو لەبێت فەرموو پرسیارەکە خاتو هێرۆ خاتو هێرۆ جۆر لێمە دیارە پەیوەندێکی پچراوە پێچێ داخرابێتەوە دکتۆر هەر ئەگەڕێمەوە لای پرسیاری پێشووتر کارمەند هەموو کارمەندێک ئەو کەسێک کە لە بڵێ لە سنوورەکانایە ئەو باسی مەرزەکانی کرد باشترین شت تۆ ئەو کەسی کێ نایناسیت ئەبێ ماسکی لە دەما بێ دەستکێشی لە دەسا بێ کە ماسک و دەستکێشی لە دەست بوو ئەم شتە کەمەکەیتەوە ئەوەش کەمەکەیتەوە کەواتە تۆ هاتی دووشتی زۆر گرنگە کرد ئەگەر ئەزانی شۆفێرێک لەو دووەرەوە هاتووە
هەچ کەسێکەیەتە ئەمبەرەوە پێیان بڵێن با ماسکاتە بڵێ بێ زەحمە مێرە پێشەوە ئەوە قوتوێکمان لێوە داناوە ماسکە بیکەرە دەمە کاکە دێ بێ زەحمەت ئەوە تۆ ئەویشی پاراست خۆشی پاراست کەواتە تۆ لە پژمە لە کۆکە لە قسەکردن لە ئەمانە پاراست بێ زەحمەتەوەش دەستکێشە جا ئەو کەسانی کە خەریکی ئەم ئیشن خۆ من نەسیحەتی خەڵک ناکەم قاچاقچێتی بکە من ئەڵێم ئەو فەرمانبەرەکە هەموو فەرمانبەرێک ئەگەر لە دایرێکی حکومەتا بوو هەوڵ بن خەتێکی سوور بچێشن با مەترونیوە 2 مەتر ئەو کەسیەتە ژوورۆلات بێ ماسکەکە لێرا بێت چونکە تۆ نازانی چێتە ژوور بۆلات کەیەتە ژوور و ماسکەکە کەرە دەمە ئەوی ژەبێ ماسکی پێبێ لە بەردەمی هەموو دائیرەیەکە با ماسکداندابێ جێڵداندابێ سپری دابنە دەستی تێکە دەسێ بێنێ بێرە بۆ ئەوەی ئەمانەشی بە تاقیم کات چکە تۆ نووساوە بێرێتەوە کە نووساوە بێرێتەوە ئەبێ ئەمانش تاقیم کە لەبەرەوە من داوا لە فەرمانبەرەکانەکەم هەوڵ بن ئەو کەسێکێتە لایەن تۆزێ دوور بوەستێ دکتۆرەکان ئەو کەسی لە عیادەکە هێشتا دانەخستۆ بە نەخۆشەکە 3 مەتر بڵێ بێ زەحمەت سوپاست دەکەم ئەو کورسیم داناو لێ دابنیشە ئەبێ بۆ نبوونە یعنی ئەمانە تۆ هەمیشە 3 مەتر ئیسپات بووە ئەم ڤایرۆسە قورسە لە مەترونیوە بۆ 2 مەتریا بە عەرزە باشە دکتۆر ئێستا باسێوت کردوتە دەتوانی پاکەرەوەی بکاربێنیت و لەم ناوچانەتی بێ ئەو پاکەرەوەی 100% دەبێتە هۆی لە ناوبردنی ئەو ڤایرۆسە چکە پزیشکان ئەڵێن دەست بۆ دەم لوت چاومە بە ئەخرێمە دەستی تاقیمە مەبەستم لە پاکەرەوەکە 100% دەبێتە هۆی لە ناوبردن ئەمە دەستی تاقیمە ئێستا ئێمە باسی ئەوە ئەنتیڤایرۆس نییە خۆ ئەوە ئەنتیڤایرۆس نییە ڤایرۆسەکە تیا ناژی با خەڵک لەوە تێ نەگە ئەمە ئەنتیڤایرۆسە بەس لە تۆ ژینگەیەک دروست دەکەی ژینگەیە دروست دەکەی لە ژینگەکەی خۆی جیاوازترە زۆر مویمە هەموو شتێ لە ژینگەی خۆی ئاژی دکتۆر من ئەمڕۆ لە نەخۆشخانەیەکی ئەهلی بووم لە پێشەوە بە دەستخۆشیەوە دیارە 2 کارمەندیان دانابوو کە پلەی گەرمیتیان دەبێت یەکێکیشان ئەو پاکەرەوەی لە دەستە دەدا بەڵام کاتێک دەشویتە ساڵی نێو نەخۆشخانەکە و قەرەباڵێکی زۆر هەبوو کە کەسانێک 1-2 کەسێک ماسکێکی لە دەما بوو ئێمە زۆریش باس لەوە دەکەین زۆر جاران ڤایرۆسە نیشانەکانی دەرناکەوێت ئەوە بەسە پلەی گەرمی بەسە بیپێوێت کە کەسێک تووشی ئەم ڤایرۆسە بووە یان کە ئەچتە ژوورەوە من چوزانم یەکێک لەنێو ئەو ساڵەیە تووشی ئەم حاڵەتە نەبووە زۆر باشە پێش هەموو شتی ئەوە لێپرساوێتی ئەو نەخۆشخانە تایبەتیە کە هەموو کەسێک دانیشتۆ لەسەر کورسیەکەی ماسکی پێبێ هەرچی کەسێک لە قاعەی چاودێریە لە هۆڵی چاودێرە دانیشتۆ بێ ماسکی پێبێ تا ناپێوانی گەرمەکە لەگەڵ ناپێوانی گەرمی من نامێ پێوانی گەرمی سوکەم لە مۆزوعەکە چونکە خۆ ئەم ڤایرۆسە بەس حرارەتی بەرز نابێتەوە اینجا ئەم ڤایرۆسە بە 4 قۆناغە ئەڕوات یەکێ لەو غەڵەتانی کە ئیستا ناو خەڵکا بڵاوبێتەوە یەن جیاوازیەکەن لە بینی کۆرۆنا و هەڵامەت گەورەترین پرسیار لە کۆنگرێسی ئەمریکی لە لێپرسا ئەڵێ چۆنجە ئەڵێ ئەی حرارەکە هەموو شتێکیان وەکو یەکە بەڵام هەڵامەت نییە هەنێک کەس لە دکتۆرەکان ژە مستەڵەحەلایان غەڵەت یەگەیشتووە ئێمە ئەڵێین شتی وان نییە دکتۆرێ بێ لەسەر تەلەڤیزۆن یا لە فەیسبووکە خشتەیەکیان داناوە کۆرۆنا ڤایرۆس تەنگە نەفەسێکی تومی هەیە شتی وا لە کتێبان نییە مەرج نییە هەڵامەت هەبێت خوا بە ئەوە تەواوکەم بۆی قسەکەم نەبڕێ چون جەدۆلێکیان کردو نووسێتی کۆرۆنا هەناسەی تونگ کاکە هەناسەی تونگ کە کۆرۆنا ڤایرۆس گەشتە هەناسەی تونگ مانای وایە پەڵە لە سیەکانی دەرچووە ئەو پەڵە لە سیەکانی دەرچووە کۆرۆنا ڤایرۆسمان هەیە هیچ نیشانەیەکی نییە کۆرۆنا ڤایرۆسمانێ سووکە هەڵامەت لەو قورسترە کاکە غەڵەتەکە یعنی ئێستا من بەدەست مێدیایەک و بەدەست سوۆسیال مێدیایەکەوە ئەم ئێوارێت چیم کە وتم بە قورئانەمە ئاخر جارم قسە بکەم بە سوۆسیال میدیایەکە نەک نەخۆشیان شێت کردو کاکە منیشیان شێت کردووە یان یەچێتە سەر تەلەڤیزۆن شاشەیەکی وایان بۆ داناوە جیاوازی بینی هەڵامەت و کۆرۆنا ئەکا کاکە گیان بۆ خاتری خوا لە دنیا نییە ئەوە کە چوون سێرم کرد کابرا لێپرساوی هەمووی وەتەنی ئەمریکایە کۆنگرێسی ئەمریکی هێنایان دایانناوە ئەڵێ ئۆڤەرلاپە ئەڵێ ئەم نیشانەکانیان بەیەکەوە WHO ئەڵێ 3 جیاوازی 3 لە 1 چون ئەم شتانی ئەمانیان تیان نییە اینجا ئەمان لەوە تێناگەن کۆرۆنا ڤایرۆس 4 مەرحەلەی نیشانی هەیە مەرحەلەیەکی کە هیچ نابینەوە جەناو باس کرد مەرحەلەیەکی سووکە هەڵامەت لەو خورسترە لەو مەرحەلەی مامناوەندی هەیە کە ئیتر پەڵە لەسەر سیەکانێتی ئۆکسجینی دابەزیوە ئەوە مۆزوعێکی ترە ئەمان تێکەڵیان کردەوە اینجاڵێ یەک دوتوێتی وەڵا ئەمەیان هینە ئەمەی گوایە هەڵامەت تووشی نەخۆشی کاکە هەڵامەت لە 5 ڕۆژ زیاتر لە سا 20 تووشی کۆمپلیکە مزعفاتی ناوسیەکانە بن من لەگەڵ ئەم دکتۆرانە بڵێم چی هیواداری لەم بەرنامبێتەوە ڕاستکردنەوە و نیگەرانەکانی من داوا لێرەوە داوا لە وەزارەتی سەحە ئەەکەم داوا لە بەڕێوەبەری تەندروستیەکانەکەم ئەم فەوزایە دروستکەن بەڕاستی ئەمە مەهزەلەی عەقڵی سەحەی عێراقیە کوردیە کاکەژار وەرەگرین لە سلێمانی و کاکەژار سڵاو لێ بێت فەرموو پرسیارەکەت پێ کاکەژار بەشی سپاس دیوارەتان باش بەڕێزان سپاس بۆ تۆ بشی ساوەڵا پرسیارێکم لەگەڵ دکتۆرێ بێ زەحمەت بەڵێ فەرموو
من شوێنەکەم گەرمە ئیشی نانەوایی ئەەکەم باش چەنە مەترسی هەیە کە من ئەو ئیشە ئەەکەم یان مەترسی نییە بە شوێنەکەم زۆر گەرمە باش دەست خۆشکا کەژارگیان کاکێ من سپاس بۆ تۆ کاکێ منیش لە سلێمانی وەردەگرین کاکێ من فەرموو یەکسەر پرسیارەکەت بکە سپاس وڵی زەحمە ئێستا دکتۆری شۆزی شارەتی پێ بەڕاستی ئێستا کاتی وەرزی ئەوەیە سەرما و هەڵامەت بەڕاستی ئەجوواکە زۆر سەیرانی تۆ ناوێری ئێستا من بۆ خۆم حالیان هەتەکەم تۆ سووتانێکی قورگمەیە بەڕاستی من نازانم ما پەیوەندی بکەم بە دکتۆرەوە یا لە ماڵەوە دانیشم بەڕاستی من مناڵی بچووکمەیە لە ماڵەوە چۆن تعامل لەگەڵەوانە بکەم یعنی بەڕاستی ئەوەش بۆ من ئەنفلۆنزای وەرزی دکتۆرە من باشتر ئەزانێ ئێستا کاتێکی و چوونە دەرەوە هەوا گۆڕکێ و حەساسێت و يعني كومالك إجراءات هيك هر مربوطة بهناسة وقرقاشة أو مثلا حزكم يعني دكتور رمكمنيجي زيادة باتر لسرا أو بوهر بوهم خلقيش براسي أو تكلا بري خوي الدكتور من باشتر زانه كاتي ورز قوري نوانا زۆر کاریگەری هەیە دەست خۆشکاکێ من گیان سپاس ئەم پرۆگرامەش هەر بۆ دروست بۆکە ئەوەی کە ئاوەکو تۆ نیگەرانە لە شتێک پرسیارەکە ڕاستی پزیشک بکات دکتۆر کاکەژار ئەڵێ من نانەوام دوێنێ بەلای نانەواخانەیەکە ڕۆیشتم کە سەیرم کرد نانەواکە نانیە کردەوە بیرم کردەوە ئەم جەوەی ئەو نانەواچی تیالانی کەم 35 دەرەجەیە ئەبێ ئینسان بە تایبەتی ئەم جۆرە نانەوخانانە لە ئێران هەیە وەلای خۆشمان هەیە من ئاوات بۆ ناخوازم هزار حاڵە لە سلێمانیا دروست بێ و دوای سێریکەم زای نانەواچی تیا بۆیان نا ئەو پرسیاری ئەو برادرە کردوێتی ئەوە ئەبێ بەحس پێمان بڵێ ئەبێ لێکۆڵینەوەی زانستی پێمان بڵێ بۆ نمونە با ناوی شاری سلێمانی بین ئەڵێن لە شاری سلێمانیە 50,000 کەس گرتی لەم 50,000 کەسە 250 کەسی مردن دوایی سیرێکین بزانین 50,000 چێ بۆ سیرێکی نانەواچی تیان نییە کەواتە بۆمان دەرەکەوێت جۆرێک مێهنە هەیە ئەم ڤایرۆسە لینایە دوایی نەڵێن بۆ کە سیرێکی ئەیلەوە ئەوە اینجا دوای ئەچینەوە بۆ شوێنەکە محرارێ دائنین دەرەجەی حرارەتی ئەم نانەوەیە ئەپێوین ئەیلەوە مە 35 و 36 کەواتە ئێمە ئەم چکە ڤایرۆسەکە عمری 2 مانگە لەبەرەوە لەو کاتی کە لەناو نانەواخانەکەی بێ و بەڕێزە کێشەی نەبێت ئێمە سەر ئەوە ئەزانیی بۆی دەرەوە ئاخر چونکە من نامێ قسە لەسەر شتێ بکەم کە لێکۆڵینەوەی زانستیم پێێنێ بەڵام من هەستەکەم لەوانەیە ئەگەر بێتەوە بەڵام ئەم پیاوە ئاگای لە خۆی نییە پارە وەرەگرێ ئاگای لە خۆی نیە نانەیە پارە وەرگرتن یەکێکە لە شتەکان کە شتە ئێستا پارە یەکێکە لە هۆکانی گواستنەوە کەواتە ئەم برادەری کە ئەوی ئیشاکە ئەگەر بکرێت پارەکان کە ڕیزەکرێت یا لە شوێنێکا دائەندێ یا بە هەر شێوێ لە شێوەکان بێ وا بکات کۆنتاکتی لەگەڵ ئەو خەڵکی کێن بۆ لای نەمێنێ بۆ نمونە ئەو پارێکە وەرەگیرە دوایی بە شێوێ لە شێوەکان بچێتەوە ناو دوکانەکە دەرەجەی حرارەتی چونکە ئەو ڤایرۆسی کە لەسەر ئەو کاغەزەیە بە حەوایەکی وشک احتیمالە لە دەرەجەی سیا خۆی ڤایرۆسەکە دوای 20 دقە بمرێ یا دوای 2 سعات بمرێ لەبەر ئەوە یەک دووەم پرسیارێکی زۆر مهم کراوە ئەم پرسیارەیە کە جیهانی بە خۆی خەری کردووە ئەم فەسڵی پاییزە فەسڵی ئەنفلۆنزایە فەسڵی هەڵامەتە پرسیارە ئەمە ئەوەیە دوو پرسیاری لێ دروست دەبێت چێ بچێ بۆ لای دکتۆر چێ بچێ فەحسی ئەم ڤایرۆسە بکە چاولێ ئەم پرسیارەیە کە من حەزەکەم لەم شوێنانە وەڵامی بەمەوە ئەم پرسیارە شمولی هەموو کەسەکە پرسیارەکە پرسیاری جیهانیە کوردستان ئێستا بووە بە بەشێک لە جیهان پرسیارەکانمان جیهانین پرسیارەکانمان بەشێکە لە هەمی دنیا منیش ممنوع کراوم بڕۆم مثلا من ئەچمە بۆ نەرویج یەکسەر 4 ڕۆژە بێ کەرەنتینە بکرێم چونکە من دکتۆر بم لێرە چێ بچێ بۆ لای دکتۆر جارە پێشە شتێ ئەو برادەرە هەچی کەسیشی ترە ڤایرۆس لە کوردستانە وجودی نییە لە ئێمە دروست بوو بێ هەرچی ڤایرۆسێ ئێستا لە دنیا کۆرۆنا ڤایرۆس لە چینەوە ڕۆیشتووە یعنی چین چۆتە ئێران چین چۆتە ئیتالیا لە ئێران و هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئیتالیاوە چوە ئەوروپا کەواتە ئەم ڤایرۆسە کەی دروست بوو ئەگەر ئێوە سەیریکەنە ڤایرۆسە لە فەسڵی هەڵامەت و ئەنفلۆنزا فەسڵی خۆیەتی ئەمە هەموو جارێک هیوارم و برادرە هەچ کەسێکە لەمە تێبگە ئەو ئەمانی خزمەکانی ئەم دوو خزمیتری هەیە ئەم گروپە هیچی چمپیۆتێ سارز لە 2002-2023 لە نۆڤەمبەرا دروست بوون خزمێکی تری لە سعودیە دروست بوو لە کۆتایی مانگی نۆی 2012-2013 کەواتە ئەم خزمانە خزمن فەسڵەکە فەسڵی هەڵامەتە ئەی پرسیارەکەوێ ئەڵێ ئەی چێ بچێ بۆ لای دکتۆر یەکشت هەیە زۆر گرنگە ئەبێ بزانی ئەو خێزانە توێتیات تێکەڵی بۆ لەگەڵ ئێرانی تێکەڵی بۆ لەگەڵ عێراقیەکە کە عێراق لە چ شارێکەوە توێستا کەرکوو کەیسی زیاد بوو کە کەرکوو کەیسی زیاد بووە ینی لە کەرکووکاتوە چێیە
ئەمە پەیوەندی بە ڕاسیزمەوە نییە بزانی شیعەیە سونەیە عەرەبە چونکە تێکڵاوی کۆمەڵایەتی کورد و عەرەب و شیعە فەرقیانە لە کەرکووکە لەبەرەوە ئەم کرۆنۆلۆژی ئەم جۆرە لە ئەنترۆپۆلۆژی پێوتێ عیلمی ئینسانە ئەبێت تۆ بێ قسەی لەگەڵا بکەیت دوایەوە لە تورکیانیمانە لە سووریاوە هەر حسابی ڕۆیشتووە کەواتە ئەم برادەرە کە پرسیارەکە چێ بچێ بۆ لای دکتۆر وە چێ بچێ بۆ تانەوەیکی قڕنیشانەکانکو یەکە چاوان ئەمەریش لە فەیسبووکی هەمان پرسیاری کردوڵە من تووشی هەڵامەت بووم هەمان نیشانەکانە هەمان نیشانەکانە ئەو برادرانی کە لەسەر تەلەڤیزۆنەکان و ئەانە هەمووی لە ڕووی علمی و کۆنسپتەکە کولی هەڵەیە هەموو کۆنسپتەکەیان هەڵەیە ئەمەیان تەنگەنە شتی وانە لە 1970 تیانێ لە 1969 کۆکەیانێ تۆ ئەگەر ئەزانی تێکەڵ نەبووی بە ئێرانی شەرتی ڕئیسیتە ئەگەر تێکەڵ نەبووی بە ئێرانی لە شوێنێکان نەبووی کەیسەکەتان نیە خزمن نییە کەس نییە تۆ ئەنفلۆزایەکی هەڵامەتێکی گرتووە قورسە سووکە هەچێکە کاکە هەڵامەت دەبوو بە 2 هەفتە زەلامی خستووە خەڵک پاری لەبیر چۆتەوە لە ژوورێکا دائنی شێشلەمەنیی زۆر زۆرە خواسە حەبی زەرێشاخوا حەبی ئازارەخوا سیر و پیاز و نازان ئەم شتانی ڤیتامیناتە خوا باش کاکسەنگەرەڵێ ئەو کەسێک کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێت جارێکی تێرەگەر هەیە جارێکی توش بێتەوە ئەم پرسیارە جواب مایەوە سێ چوار کەسەیە لە سین ئێستا ئەمە ئەبێت نەزەریاتەکە وایە خۆی بێ بە ڤاکسین ئەوە ژەر درۆ دەرچوو چونکە هەنێشت ئێستای بۆ ڤاکسینی هەموو ئێستا من نەخۆشیمانی هەموو ساڵی ڤاکسینیەکەین چۆن لەبەرەوە هەنێشت هەیە لە ئێستا بۆ کووتم تەمەنی 2 مانگە ئەم 2 مانگە وەکو مناڵێکی مناڵ هەیە لە مناڵیەوە نەخۆشە ئەیس ئەمە مناڵێکی هار و هاجمان بۆ بە تووشەوە دنیای شڵەژانوە ئەمە پێویستی بە دراسی زیاتر هەیە باشە دکتۆرێک خولەک کات ماوە بپێم خۆشە زۆر بەخێرە هەندێک وڵامەوە ئەو خولەکەمە یە قسە بکەم باشە فافونکە یەکەم مجموعەیە تەوقعات لە فەیسبوک و لە یوتیوب و ئەمانە هاتووە کە گوایە ئەمە چەندەها ملیۆن خەڵک تووشەکە ئەمە یەکشت بڵێ لە 24 یەکە لە ئوهان عالمەکانی ئەوێت 24 یەک ئێستا حوتی سێ وتیان لە شاری ئوهانە لە کۆتایی مانگی دووە 350,000 کەس تووشە بێ هەموو سین ئێستا هەشتا هەزاری تیا بوو 57,000 چاک بووتەوە کەواتە تەوقعی ئەو هەموو عالمەی سین کە خۆیان ئەو سین بەناوی خۆیانەوەی 32 ڤایرۆسێ 20یان بەناوی خۆیانەوەی کاکە ئەبێ خەڵک لەمە تێبگا بەڕاستی ئەمە ئەو کەسانی کە هێنە سەرم شاشی تەلەڤیزۆنانە لەم شتانە تێناگەن 22 ناوی نەخۆشەکە بەناوی خۆیەوتی یعنی ئەمەنە عمیقە ئەڵێ لە ئوهانە لە 24 یەک نەشرکرا 350,000 دێ دکتۆر جۆهانسن ڕێی لە چواری دووە ئەڵێ لە ناو ئوهانە ئەبێ بە 250,000 لە چواری دووە هەموو تەوقعی ئەم عالمانەت غەڵەت دەرچوو کەواتە ئەو تەوقعانەی ئێستا چێ من برادێکی خۆشەویستم تەبان زۆر سپاسیم کرد یوتیوبێکی بۆ ناردم مجموعەیە دیراسی بۆ ناردم کە 15 ملیۆن لەوانەیە بیگرێت من طبعا دوای چوومە نەکانم خوێندەوە دوایەوە زەلامی قسێکی ترمپی بۆ ناردم ترمپ 3 هەفتە لەو پێشوتی نەماتاو ئەو ڕۆژە و توێتی وڵای من 2 هەفتەیە دەستم نەکەمە بیزنسێکی زەخمە ترمپ ئێمازانین ترمپ سەر بە فەلسەفی پراگماتیکی ئەمریکیە ترمپ پێویستی بۆ هەموو ملیاردەیە کە خراوەتە سەر و عەرزە بەس بانکی دەولی دوێنێ بەسر پێرێت 12 ملیارد دۆلاری تەرخان کردووە ئەم ملیارە چێ بیبە خۆ قابلە عالم و علەماکانی کورد و ئەمانە بیبن شتیوان نییە ئەو پارەی ئەوانە ئێستا مجموعەیە عالم هاتۆتە سەر خەت ئەڵێ ئەمە درۆیە وەزیری سەناعی فینلەند کاتی خۆی لە ئەنفلۆنزای بەرازەوتی من یەک ڤاکسینایە ئەمە ئەمریکا دروستی کردووە کەچی وڵاتی نێرویج 9 ملیۆنمان کڕی دوایش دەرکەوت یەک جۆر پێویستە 4.5 هیچ بە عەمەل نەهات باش دکتۆر بۆچی زۆر بە کورتی وەڵام بیتەوە پزیشکانی جیهانی کۆ نابنەوە لەسەر دۆزینەوەی ڤاکسین ئەگەرچی چەند وڵاتێک هاتۆتە سەر خەت ئێستا پسپۆڕەکانیان سەرقاڵی دۆزینەوە ئەو ڤاکسینەگەر وەڵا وا کۆبوونەتەوە تەقەینەیە چەندەها شەریکەی ئاگیرە هەمووی لە کۆتای مانگی سێ ئەمان وازی لێن ئەم مانگی سێش بڕ چکە تەڕە با ڤایرۆسەکە بڵاو بێتەوە مانگی سێ خەتەرە مانگی سێ زۆر بڵاو وازی لێ بێنە لێ بە عەدەدەکە بچێتە ئێستا 130,000 با بچێتە 200,000 لەسەر مستوای دنیا جارێ بە ئەوروپای غەربی بگرێتەوە دەوڵەمەندن ئەوان جارێ بە وڵاتە نەوتەکان بگرێتەوە خلیجی بەستای سێ کەس نەمردووە لە نە لە خلیجانە لە ئەسکەندناڤیا لەبەرەوە ئەمریکا چاوەڕێ ئەو ملیاردە بۆ خۆی بەرێ 12 ملیارد جار لەو ئەرزا کەوتووە زای چی بە دکتۆر کامران خەرەداغی پزیشکی ڕاشکاری نەخۆشەکانی سنگ زۆر سپاس بام دەبن دەستە خۆش بەرچەنە پرسیارێکی زۆر زۆری هاتبوو لە کۆمنت بەداوای لەبردنەوە کار لەسەر ئەم پرسیارانەی ئەوە دەکەین لە شەوانی تردا وەڵامتان دەدەینەوە دەکەینە پرسیار لە پزیشکە بەڕێزەکان و کەسانی کە تێنێنەوە پرۆگرامەوە
نیگەرانی ناوێت خۆتان بپارێزن ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جانی جێبەجێ بکەن ئەم پرۆگرامە شەوانە لە ماڵەکانتانە دەتوانن بە یەک پەیوەندی ئەو دوو دڵی کە هەتانە لە ڕێگەی پرۆگرامی دکتۆر ئۆن ئێر خۆتان یەکلای بکەنەوە. سپاس بۆ ملایەکتان بە هیوای لەش ساقی. دکتۆر جان سپاس.